دیارە ئەمڕۆ 35 ساڵ بەسەر بردومانی گۆبتەپۆ ئاسکەر بەچەکی کیمیایی تێدەپەڕێت. لەم تۆردا قسە و گفتوگۆ دەکەین لەسەر ئەم قۆناغەی ئەنفالکردن کە لە گەرمیان ڕابڵێن قۆناغی جوانی ئەنفالە و تایبەت بەم بابەتە هەوڵەکانی حکومەت و هاوکات لایەنی پەیوەندیدارەکان بۆ ناساندنی ئەم جینۆسایدەچی بۆ لە ڕووی نێودەوڵەتی وەشکارێکی بۆ کراوە لەسەر ئاستی ئەکادمیش هەوڵەکان چی بووە. دیارە تایبەت بەم بابەتە نووسەران هەوڵیان داوە کە لە ڕێگەی ئەو قەڵەمەی کە دەست و پەنجەڕەنگین هەوڵ دەدەن لە دوتوێ کتێبەکانیانە بابەتەکانی تایبەت بە ئەنفال زامەکانی کورجێ بکەنەوە. لەو چوارچێوەیەشدا هەژار بەرزنجی کە کتێبێکی تایبەت بە زامەکانی ئەنفال نووسیوە کە سێ کوچکەی زام لەم کتێبەدا باس لەم قۆناغە و هەروەچەند بابەتێکی دیکەی قۆناغی ئەنفال دەکرێت. لە ستوری بەیانی کورسات نیوزمیوانە تایبەت بەم بابەتانە گفتوگۆ دەکەین کە زۆر بەڕێزیان هەژار بەرزنجی پسپۆری جینۆساید و مامۆستای زانکۆ لە لامانیوانن. کاگەژار سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس و بینەرانی شاشەجانەی کورسات باش. سپاس مامۆستا. ئەگەر باس لەم قۆناغە بکەین بە دیاریکراوی ئەم قۆناغە چۆن بووە؟ بەڵێ دیارە 35 ساڵ لەمە پێش لە ئێوارەیە کاتژمێر 5:45 دقە کە 5 و هەفتەی مانگی ڕەمەزانە بێت 35 ساڵ لەمە پێش سەرەتای دەستپێکی قۆناغی چواری ئەنفال دەست پێکا بەوەی کە بردومانی کیمیایی لە ڕێگای فڕۆکەکانەوە بە پێوی شایەت حاڵەکانی هەنێکیان پێیان وایە کە 4 فڕۆکە بوو، هەنێکیش پێی وایە 6 فڕۆکە بوونە کە هەفتەی ڕەمەزان بە ئێوارەکەی فڕۆکەکان دێنە سەر ئاسمانی سنووری قڵاسیۆکە بە تایبەتیەوە سەر ئاسمانی هەردوو گوندی گۆبتەپۆ ئاسکەر و کاتژمێر 5:45 دقە ئەو دوو گوندە بە تایبەتیوە گوندەکانی چواردەوری بۆمبارانی کیمیایی یەکرێن و کیمیاکان لە جۆری خەردەل و عسابە لەو دوو جۆرە بەکارهاتووە کە بۆنی نعناو کە وەک باسێکان شاهد حاڵەکان بۆنی نعناو و بۆنی سیری لاتوە لەگەڵ سێوە وەگەڵ توێژینەوانشی کە کراوە و گازی کە لێ بەکارهاتووە لە ئێوارانەدا گازی خەردەل بۆ لەگەڵ گازی عساب یاخود دەمارگیری بەکارهاتووە. دەرحەق بەوە دیارە قۆناغی چواری ئەنفال کە لە 35 دەست پێکا ئەتوانین بڵێن جیاوازتر لە قۆناغەکانی تری ئەنفالە لە دوای قۆناغی 1 و 2 3 دەست پێکا. ئەم قۆناغی چوارە ئەبینین لە قۆناغی 1 لە منطقەی سوورداش و یاخود سەرگەڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانە بێ. قۆناغی 2 ئەنفال لە ناوچەی بازیان و قەرەداغە بێەوە قۆناغی 3 لە گەرمیانە بێ. ئەم سێ قۆناغی ئەنفال وای لەکە و خەڵکانی کە زۆر لە پێشمەرگەکان و خەڵک و هاوڵاتی تر ئاوارە بن بێن ئەم سنوورە سنووری کڵاسێوکە و شێخ بزێنی و بناری خاڵخاڵان و دەشتی کۆیە و بەشێک لە قەزای دوکان و بڵێ لای سوورداش و پیرەمەگرون خەڵکێکی زۆر ئاوارەیە و ناوچەیە بێت. بۆیە حکوومەتی عێراقی لای هەمان ئاشکرایە کە پرۆسەی ئەنفال پرۆسێکی سەربازی پلان بۆ داڕێژراو بووە، هەمووی بە پلان جێبەجێکراوە، پلانی سەربازی تەواوی بۆ جێبەجێکراوە بمبەستی جینۆسایدکردنی نەتەوەی کورد. لەوێ بۆمان دەرەکەوێت کە خەڵکێکی زۆر لە ڕووی ڕۆکەنەوە شوێنەوە پێگەی منتیقەی هەردوو گوندی گۆبتەپۆ عەسکەر و جەلەمۆرد بە تایبەتی دەشتی کوێ پێگەیەکی جوگرافیشیە لە ڕێی جوگرافیەوە ئەبین لە نێوانی سێ پارێزگا، پارێزگای کەرکووک، پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانیە و لەسەر ئاستی قەزاشدا بەشە بێ بەسەر ئەوەی قەزای چەمچەماڵ، قەزای کۆیە، قەزای دوکان لەملاوە بەشێک لە قەزای ئێستای بازیان ئەگرێتەوە. خەڵکێکی زۆر لەو ناوچە بێ بە حکومی سێ قۆناغی ئەنفال جێبەجێکراوە مەڵ سەرەتای قۆناغی چوارە. بەزەوەی کە جێی داغە مەسەن کە ئەیبینی لێرە لە هەفتەی ڕەمەزانە دەستپێکی قۆناغەکە خەڵکە من لەو شایەت حاڵانەی کە بینیومە چینە چاوپێکەوتمان لەگەڵا کردووە خەڵک ئامادەکاری کردەوە بۆ فتار، یعنی لە کوشت و کاڵ گەڕاونەتەوە ئەو گوندانە بە تایبەتی گوندێکی کوشت و کاڵین خەریکی کاری کوشت و کاڵی و ئاژەڵداری بوونە ئێوارە ئامادەکاریان کردو بۆەوەی فتارکەنەوە بەربانکەنەوە بەس بەداخەوە لە ناو یەکێک لە ژێر یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆزە کە سوورەتی ئەنفال بینی نەتەوەی کە موسڵمانە بە ڕۆژوو بووە کیمیایی بارانەکرێ و پرۆسەی دەستپێکی ئەنفال دەست پێکا. وەک ئەمڕۆ ئێوارەکەی کاتژمێر 5:45 دقە باشمان کرد دەستپێکی قۆناغی 4 دەست پێکات بە هێزی ئاسمانی دەست پێکات و لەم قۆناغەیە هێزی ئاسمانی و هێزی زەمینی بەکارهاتووە. هێز زەمینەکان لە قوات خاسە، هێزی تایبەت و هێزی سەربازی و بەداخەوە 27 فەوجی جاش و مستەشارەکان بە 27 بەشداریەکەن و دوو هێزی ئاسمانیش تایە بەشداریە بن. ئەمە دەستپێکی قۆناغە لەمڕۆ لە 35 دەست پێکا بە هێزی ئاسمانی دەست پێکا و بۆ بەیانەکەی کە چواری پێنجەکات دەستپێکی زەمینیش دەست پێکا بە قۆناغی چواری ئەنفال دەست پێکا و قۆناغی ئەنفال جیاوازتر لە قۆناغەکانی تر کەمترین ماوەی هەیە، هەچەند مەساحەکەی زۆر گەورەیە لە بینی سێ پارێزگایە و لەم قۆناغی ئەنفالە لە قۆناغی چواری ئەنفال 321 گوند ئەڕوخێنرێت و تێکەدرێت بەسەر و ناحیانەی کە نۆ ناحیەکە لەو سنوورە بەشداریەکە
و بەداخەوە دەستپێکی سەربازەکە زمینەکەش لە 4/5 بۆ بەیانەکەی زوو دەست پێکات و سەرکردایەتیکردنی ئەم قۆناغیان فال سوڵتان هاشم بەشدارێکە عەلی کیمیایی و لیوا تارق حەنتا تارق حەنتە و نزار خەرسرەجی کردویان لە پرتەویان لێ بە هێزی زمینی خۆیان بەشداری پرۆسەکەکەن ئەوەی کابین لە زۆربەی دۆکمنتەکانە کە دەستمان کەوتووە نزار خەرسرەجی لەم ڕۆیە لە 4/5 خۆی چێتە گوندی عسکەر بەیانێکی بەشداری پرۆسە سەربازیەکەکەت. بەڵێ مامۆستا دیارە قۆناغەکانی با بڵێن ئەگەر بە کورتیش بێ بە وردی باست لە چۆنێتیەکەی کرد و هاوکات ئەم یادانە دوای چەندین ساڵ تێپەڕبوونی بەسەردا تا چەندە گرنگە یادی بکرێتەوە دیارە ئەمڕۆ با بڵێن یادکردنەوەکە دوولایەنەیە بەشێک لە هاوڵاتیان یاخود کە سوکاری ئەنفالکراوان دەیانەوە یادی بکەنەوە بەشێکی دیکە بە هۆکاری نەبوونی لایەنی مادی لەلایەن حکومەتەوە باسەوە دەکرێت یادی نەکەنەوە خۆی لە خۆیدا هۆکارەکە هەرچیەک بێت تا چەندە گرنگە یادی بکرێتەوە. بەڵێ خۆی یادکردنویم تاوانانە پێویستن لەبەر ئێمە بیرمان نەچێت کە تاوانی جینۆسایت تاوانێکی نێودەوڵەتیە و ئێمە بڕیاری دادگامانە لەسەرەوەی کە تاوانی ئەنفال تاوانی جینۆسایدە و ئەم تاوانە کاتە تاوانێکی نێودەوڵەتیە کەواتە ئێمە گەرسەی بنەمە یاسای نێودەوڵەتەکان بکەین لە مادەی 75 بەرگەی دادگای باڵای نێودەوڵەتی داڵێکی باسی قەرەبووکردنەوەی تاوانی ئەنفالمان جینۆسایدمان بۆکە و لە قەرەبووکردنەوەی تاوانی جینۆسایت لە مادەی 75 لە بەرگەی سەیە کە باسی گەڕانەوەکە یاخود باسی قەرەبووکردنەوەکە خاڵی سێمی قۆناغەکان باسی چیەکە ڕازیکردنی کە سوکاری قوربانیکردن و بەشێک لەو قەرەبووکردنەوەی جینۆسایدە چییە یادکردنەوەکەیە دروستکردنی مۆنۆمنتە گرنگ بایەخدان بە مۆنۆمنتەکان و بەشداریکردنی بەرپرسانی حکوومەت واروها داوای لێبردنی لەلایەن حکوومەت فەرمیەوە یە و دەسەڵاتە لە کە سوکاری قوربانیانەوە لە قوربانیانی ئەوەی کە تاوانەکەی بەرامبەر ئەنجامدراوە و یادکردنەوەی ساڵانەی ئەو یادە بەس بەداخەوە ئەوەیە بینین ئێمە ئەم ساڵ 35 ساڵ تێپەڕێ بەسەر یادەیە بە تایبەتی دەستپێکی قۆناغی ئەنفال کە 8 قۆناغ بوو هەتا ئەمڕۆکە هەر قۆناغە و لە سنوورێک و لە ناوچێکی کوردستانە یادەکاکرێتەوە بەداخوا بینین ئەم ساڵ لە دوای 35 ساڵ یادەکە بەرەو کاڵبوونەوە ئاچێت ئەمە واقعە لایەنەکە خەڵکە یاخود حکوومەتی یاریمی کوردستان یاخود حکوومەتی عێراقیش کە بەشێکە بێبن لەم ئەرجابدانیم تاوانە خۆیان کەم تەرخەمن هۆکارەکانی چییە و خاڵێکی تریژەوەی یعنی بە حقیقت ئەتوانین بڵێن دیلایەنشم بۆ خۆم ئەتوانین بڵێن هەم خەڵکیش بێزار بوو لەوەی دانانی تاجەگوڵینە لەبەر ئێمە دوای 35 ساڵ ناکرێمە لە هەموو ساڵێک دوای لەو ڕۆژات تەنها بین بۆ چەند کاتژمێرێک بین لە بەشداریەک بکەین و تاجەگوڵین نەدانیم گەڕین هیچ نەکەین چونکی ئێمە کە سوکاری قوربانەکانمان هەیە ئەبێ گوێیان لێ بگرین داخوازەکانەوە بەشداری ئەو خەمیان بین پێداویستەکانیان بۆ دابینکردن ئەمە لایەنە دەتوانین بڵێن معنیەکەی لایەنە مادیەکانی ئەوانی تریش پێویستە ئێمە لە دوای 35 ساڵ چیمان کرد لێرە چەند توێژینەی ئەکادیمیمان کرد چەند کاری هونەریمان کرد چەند فیلمی دۆکۆمنتاریمان کرد چەند توانیمان کارێک بکەین بە خەڵکی بگەێنین کە ئێمە نەتەوەیەکی لێرە بووینەتە قوربانیە و تاوانانی بەرامبەر ئێمە ئەنجامدراوە چونکی وەک باسمان کرد لە سەرەتایە ئەمە تاوانێکی جینۆساید دەکەوت کەوتمان تاوانی جینۆساید کاتام تاوانە تاوانێکی نێودەوڵەتی هەتا ئەمڕۆ تاوانی جینۆساید بە گەورەترین ترسناکترین تاواندانرێ بە پشت بە مرۆڤایەتی و ئەبینین ئێمە وەک نەتەوەی کورد هیچمان کەم نییە لەو نەتەوانەی تر کە تاوانی جینۆسایدیان بەرامبەر ئەنجامدرا مەسەن لەوانە جووەکان یاخود دەوڵەتی یەرمەن یاخود ڕواندا یاخود یوگۆسلاڤیا یا هەر وڵاتێک لەوانە دەرنەتەوەکانی کردە تاوانی جینۆسایدیان بەرامبەر ئەنجامدرا بەداخەوە ئێمەی کورد هەتا ئەمڕۆ لەژێر هەڕەشەی تاوانی جینۆسایدین دووبارەوەی جینۆسایدین بینیمان تازەترین تاوانی جینۆسایدمان کە 2014 لایەن دەوڵەتی ئیسلامی بەناوە داعش بوو کە دژ بە کوردانی یەزیدی ئەنجامدرا مەسەن کەواتە ئێمە بە درێژایی مێژوو بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیشەوە بگەڕێنەوە لە کوردانی فەیلیەوە دەست پێکات بە بەرزانەکان بە کوردانی منطقەی سۆران و گەرمیان و منطقەی کوێستانیشمان بڵین بە کۆتایی کاگاتە یەزیدیەکان کەواتە ئێمە لەبەروی کارمان نەکردووە لەسەر تاوانی جینۆساید لەبەروی کاری دۆکۆمنتاریمان نەکردووە کاری ناساندنمان نەکردووە لەسەر تاوانی جینۆساید بۆیە ئێمە وەک نەتەوەی کورد هەتا ئەمڕۆ لەژێر گوشار و هەڕەشەی تاوانی جینۆسایدین. باشە مامۆستا هۆکار چییە کە کار بە پێی پێویست نەکراوە؟ دیارە هۆکارەکە باقەت دوولایەنە هەم لایەنە خەڵکە کاگرێتەوە لایەنی حکومت بە تایبەتی لایەنی حکومی ئەتوانین بڵین لە دوای 35 ساڵەوە دوای ڕوخانی نەمانی ڕژێمی باسی ئێمە کارێکی گرنگەوەی کە کرا لە دەوڵەتی عێراقی دروستکردنی دادگای باڵای تاوانەکانی عێراق بوو ئەم دادگایە مەتوانیمان کە کورد وەک نەتەوە حەو کەیسیە بوو لەم دادگایە 5 کەیس لەو کەیسانی کە نەتەوەی کورد بوو توانی دادگایەکان پلەی قۆناغی کۆتایی وەرگن بە جینۆساید ناسێنن یەکێک لەو کەیسانە مەسەن هەڵەبجە و قڵازیە و تاوانی ئەنفال و تاوانی بە
کوردانی فەیلی و بەرزانەکان بوو لە تاوانی ئەنفالە کەیکێکە بە گەورەترین ترسناکتی تاوانەکانە لە چاو ڕێژەی ژمارە و مەساحەکە چونکی هەموو کوردستانی گرتەوە و زۆرینەی وەگەوانی کە ئامارانی کە هەیە کە بینی 272,000 هاوڵاتیە بێ بە قوربانی 4732 گوند تەخت دەکرێت 4 قەزا تەخت دەکرێت 30 ناحیە تەخت دەکرێت ئەبینی ئەم تاوانە زۆر گەورەی لە چاو تاوانەکانی ترەک وەک جینۆسایدە بەس بەڵام تا ئێستا حکوومەت هێرێمی کوردستان کە وەزارەتێکی معنیشمانێ بە ناوی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان ئەتوانین بڵێن ئیش نەکراوە ئەمە کە بڵێن ئیش نەکراوە ئیش کراوە بەس ئەو ئیشە لە جێگای تمۆحانیە ئێمە ئەو کارانەمان نەکرۆ ڕێکارانی بە شێوەیەکی زانستی ئەکادمی کارکردن بۆەوەی ئێمە بتوانین ئەم تاوانە بە جینۆساید ناسێنین بتوانین لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی نێودەوڵەتی ناساندنەکەش کارێکی تۆمان نەکرێت تا ئێمە مەسەن لە ئاسەر ئاستی ناوخۆی ئێمە نەماتوانین بە شێوەیەکی باش نەوەکانی خۆمان تاک نیشتیمانی کە بڵێن ئەم کەیسە کەیسێکی نێتەوایەتیە ئەمە مۆرکی هیچ لایەنێکی پێوە نییە باقەت ئێمە وەک کورد ئەنفالکرێن نەگوەک ڕنگ نەگوەک زمان نەگوەک هەرکەل شتێک ئێمە کە ئەنفالکرێ وەک کەرتول و فەرهەنگ ئەنفالکراین وەک نەتەوە تاکی کورێ ما بێ ئەم کەیسانە سەرتا لەسەر ئاستی ناوخۆی وەک کەیسێکی نیشتیمانی بیناسیێنین پاسان بتوانین ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێ بکەین بەداخەوە ئەمە لەسەر ئاستی کوردستان کار کراوە بەس کارەکان وەک کارێکی پێویست و زانستی و ئەکادمی نەکراوە پێم خۆش ئاماژە بە شتێکیش کەم لەسەر ئاستی عێراق ئێمە بەشێکین لە وڵاتی عێراق و ئەندامانی پەرلەمانمانێن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەشداریەکی سەرەکیەکەین لە دروستبوونی دەوڵەتی عێراقی و سەرۆکۆمارمان هەیە بەداخەوە تا ئەمڕۆ کارێکی باشمان نەکردووە لەسەر ئاستی عێراقیش کێمە بینێم تاوانە بە جینۆساید ناسێنین یاخود حکوومەتی عێراقیە تا ئەمڕۆ داوای لێبوردنی فەرمی نەکردووە قەرەبووی کەسوکاری ئەنفالکراوان و هاو نیشتیمانیانی کوردستان نەکراوە کە بینی هەتا دوای 35 ساڵ نەتەوەیەک جینۆسایدی دەرحەق بەنجام درراوە کە بینین لە دۆخێکی دارایی و قەیرانیەکانی دارایی و دۆقێکی خراپ ینی سەرەتایەتین مافەکان کە مەسەن دابینکردنی ژیانێکی ئاسوودە و ئارام هەتا ئەمڕۆ توانیان بڵین بۆ خەڵکانی کە تاوانی جینۆسایدیان بەرامبەر ئەنجام درراوە نییە. بەڵێ مامۆستا پێشەوەی باز لە هەوڵەکان بکەین بۆ ناساندنی نێودەوڵەتی ئەم تاوانە دیارە لەسەر ئاستی تاک نووسەران با بڵێن ئەو کەسانی کە لە بواری سینەما کار دەکەن کەم تا زۆر هەوڵێک هەیە بەڕێستان وەکو نووسەرێکە بەو ئەرکە هەستاون وەکو بەرپرسیارەتیەکی نیشتیمانی وەکو نووسەرێک لەسەر جینۆسایدی ئەنفال نووسینتان هەیە کتێبتان هەیە دیارترین ئەو کێشانی کە لە کاتی کارکردن بۆ ناساندنی ئەم کەیسە لە ڕێگەی کتێبێکەوە بە یاخود دوجار ئەم کتێبەکە دەبێتە کارێکی هوەری دەبێتە کارێکی سینەمایی چی دەبێت کە ڕوبەڕوتان دەبێتەوە نەبوونی داتا و ئامارە ڕێکخراوێکە کە ناتوانێت هاوکاریتان بکە لایەنێکی پەیوەندیدارە ناتوانێت لە گێڕانەوەی چیرۆکەکان یارمەتیتان با چی هەیە؟ بەڵێ خۆی کێشەکان زۆرن بەس بە تایبەتی و کارانی کەویت مەسم بە تایبەتی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئەم چوار وەزارەتە زۆر معنین بە تایبەت بە ئیشکردن لەسەر دۆکۆمنتکردن بە کەیسی ئەنفال بەداخەوە ئێمە تا ئێستا بە ڕسمی مۆنومنتێکمان هەیە لە قەزای چەمچەماڵ کە بە مۆنومنتی ئەنفال ناسێنراوە کە مۆنومنتێکی گەورەیە کۆمەڵی ئەرشیفی تایە کۆمەڵی دۆکۆمنتی تایە کاری لەسەرەکرێ بەس تا ئێستا ئێمە ئەوەشمان بیر نەچێت لەوانی کە ئێمە کاری لەسەرەکەین کە سوکاری قوربانەکانە کە دیەکێک لەوانی کە کاری لەسەرەکەین ئەوانن کە لە زیندانەکانی نوگرە سەلمان و تۆبزاوە دوو بزگەڕاونەتەوە مەسەن ئەمڕۆ سەیرەکەین 35 ساڵ چۆ بەسەر و تاوانەیە ئەبین زۆرێک لەوانە وەفاتیان کردووە کۆچیان کردو ڕۆحیان شاد بێ نەماون هەر بۆ نمونە من لە کاتی نووسینی و کتێبەدا دوو لە قوربانەکان دوو لە شایەت حاڵەکان لە نوگرە سەلمان کە گەڕامنەوە کۆچی دواییان کرد کەواتە ئێمە کەمتەرخەم بووینە هەم وەک ناوەندە زانستیەکان وەک ناوەندە ئاکادیمیەکان کاڵەسم بەکاری لێکۆڵنەوە هەم وەک لاوەنی حکومیش ئێمە تا ئێستا نەمانتانی و دوای 35 ساڵ بتوانین قوربانەکان تۆمار بکەین و شایەت حاڵەکان وەربگرین و بتوانین ئەو چیرۆک و بەسەراتانی بەسەریانەوە هاتووە چونکی دوجار ئێمە پێویستمان بەمانابێت دۆکۆمنتیان بکەین بۆ بەکارهێنانی دادگاگە ڕۆژێک لە ڕۆژگان چوونە دادگایەکی نێودەوڵەتی وارا بۆ ناساندیم کەیسە بەسەراتی نێودەوڵەتی بۆ تەرجمەکردن بەسەر زمانەکان مەسەن زمانی عەرەبی زمانی ئینگلیزی و زمانی فارسی کە هاوسەیە ئێمە کێمە بە جیهان بڵین بە زمانەکانی تر بە نەتەوەکانی تر بڵین تاوانێکی جینۆساید دەرحەق بەم نەتەوەی کراوە ئەوانەی ناڵم کار نەکراوە بەس ئەو کارانی کە کراوە لەسەر ئاستی کاری لۆکاڵیە کاری ئەوەی ڕسمیەکی کارێکی گەورەمان نەکرۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتی گەورەمان نەکرۆ لەسەر ئاستی جیهان یاخود لەسەر کۆنفرانسێکی وا گەورە بکەین لەسەر ئاستی زانکۆکان کە زۆرترین خەڵک زۆرترین میوان لە دەرەوەی وڵات بین ئەوانە کراوە ئاستی لۆکاڵ لەسەر ناوەکیە چەند نووسەرێکی لە بواری ئەنفالا مەسەن چەند کەس لە کات و داهاتی خۆی سرف کردووە کرد نووسی هەسا دۆکۆمنتی کردو لە بواری کەیسی ئەنفالا نووسینەوەی کردووە توێژینەوەی کردووە
تەنها شتێکی لۆکاڵی بۆ تەنانەت لەسەر گیرفانی خۆی کردێت یا سامسنجا تەرجمەی کرۆ چەند کتێبێکمانێ وەرگێڕاوتە سەر زمانی عەرەبی سەر زمانی فارسی و ئینگلیزی لەوانە کتێبەکانی عارف قوربانی و لە کتێبەکان لەتیفاتی فەرەج و کاکۆمەر و مامۆستا سمکۆ سابیر کۆمەڵێک لە نووسەرەکان دکتۆر فاتح سەنگایی کۆمەڵێک لە نووسەرانە سالار مەحموود ئەمانە کۆمەڵێک کاریان کردووە بەس هەمویانە بینی کارەکان کاری خۆبەخشی خۆیانە شوێنێک نییە ناوەندێکی زانستی ئەکادمی نیە تۆ دەست بگرێ بێ هاوکارت بێ و بەداخۆ منەوە ئەوەش هەڵەمە جارێکتری جوازام لەم سەکۆی جەناب تۆ باسی ئەومان کرد ئێمە هەتا کار ئەمڕۆ کارکەین لە سپێنێ باشترە وەک باسم کرد زۆرێک لە قوربانەکانمان کۆچەکەن و زۆرێک لە قوربانەکانمان تووشی نەخۆشی دەرونیەکانە بن ئەو شتانیان لە یاد نامێنێ یعنی زۆرێک لەو کێشانە بە تایبەتی ئێمە پاشماوەی قوربانەکان کە لەگەڵا ناچین دائانیشین گفتوگۆکەین بە تایبەتی لە ڕەگەزی مێن کەماوە مەسەن براکانیان لە دەستداوە بە هاوسەریان لە دەستداوە لە پرۆسیان فعلا مەسەن ئێستا کاچی تۆ کاریان لەسەر دەکەی زۆربەیان ئەمین بەداخۆ تووشی چونکی لەو کاتیاگە تەمەنیان ئەگەر 40 ساڵێک بوو بێ 35 ساڵێک بێستا 70 ساڵەکە تووشی نەخۆشیە دەرونیەکان وەک زەهایمەر و لە بیرچوونەوە و ترس و قەلق و هەتا ئەمڕۆ دەتوانین بڵێن ناوەندێکی تەندروستیش نییە بۆ ئاوردانەوە لە باری دەرونی ئەم کەسوکاری قوربانیان وەرفالکراون یعنی بینی زۆر تا ئێستا کاچی قسەیان لەگەڵاقی قەلەقییان پێوە دیارە ترسیان پێوە دارە هەتا ئەمڕۆ شەوانش کە خەوم بینین تەنها خەونی بیابانەکانە بینین مەسەن خەونی زیندانەکان و لەگەڵ ئێش و ئازارەکانە تا ئێستا بەردەوامن بۆ ئەمانە ئەکرێت یعنی ئێمە گەر ئەمڕۆژ کاری لەسەر بکەین نیشتان زووە لە چاوی کە بەیانی کاری لەسەر بکەین باشە مامۆستاوەکو نووسەران ئەو چەند نووسەرێکی پێشتیش ناوتێنان لە بواری ئەنفال و جینۆسای تایبەت بە کارساتەکانی گەلی کورد کارتان کردووە دەنگەکان یەک نەخراوە بۆ ئەوەی لایەنێکی پەیوەندیدار هاوکاری نووسەران و بۆ نمونە ئەو کەسانە بێت کە لە بواری جینۆسایت کار دەکەن تا بتوانن لە ڕێگەی ئەو لایەنەوە لە ڕێگەی وەزارەتی شەیدانەوە بتوانن تەواوی ئەو پێداویستیانی کە تایبەتە بۆ نووسینەکان لە دەستکەوتنی ئامار لە هەر بابەتێک بتانەوێ هاوکار و یارمەتی دەرتان بن ئەم داواکاریە ئاراستە کراوە بەڵێ دیارە ئێستا لە ساڵی پارەوە ڕێکخراوێک دەرچوو بە ناوی یەکێتی نووسەرانی جینۆسایت ئەم یەکێتی ئەمە کۆمەڵێک تقریبی تا ئێستا نزیکەی 170 ئەندامی هەیە و ئینشاڵڵا بەتەمەین لە مانگی 9 بۆ 10 کۆنفرانسی دوممان بەستین کۆنگرەیەکەممان بەست و کۆنفرانسی یەکەمە بەستین ئینشاڵڵا سێمان ئەم کارە کرا بەس دەتوانم بڵێم هێشتا دەستگیرویەکی باش ناکرێت چونکی تۆ بۆ کارکردن پێویستت بە بتوێنێت پێویستت بە لایانی مادی و لایانی معنەوی شەیە بۆ کە هەر کارکردنیەک بەداخەوە ئەمڕۆ ئێمە بینین زۆرێک لە کەیسانە یان من نایشارمەوە لە ڕێگیری بێتە پێشت بەوە یان خود گرنگی پێ نەدرێت جیاوازیەکرێت لە نێوان کەیسەکانی تاوانی جینۆسایدا بۆچی ئەمە ئەیبینی بەوازەحی من ئەمڕۆ ئەتوانی ینی هەمومانی بین لە شاشەکانەوە کۆمەڵە کەیسی کەوتی جینۆسایت هەموو یەک مستەوایە هەمی تاوانێکە دش بە مرۆڤایەتی بە گەورەترین ترسناکترینە و ئێمە کە دژمن جینۆسایدی کردین لەسەرەوە جینۆسایدی کردین کە وەک نەتەوە کورد بین لەسەرەوە جینۆسایدی نەکردین ئێمە زەردین سوورین یاخود هەر ڕەنگێکین یاخود هەر کەلتور و فەرهەنگێکی ترین ئێمە لەسە بەس بەداخۆی بینی ئێمە زۆرێک لە تاوانە جینۆسای کەیسەکانی ئێمە جیاوازیە کرێ ینی گرنگی بە هەنێک کەیسی جینۆسای دەدرێت تاوانی جینۆسای دەدرێت گرنگی بانێ شتێک نادرێت من لەگەڵیان گرنگی بار هەمووی بدرێت هەرمووی تاوانە دژ بە نەتەوەیکی ئێمە کراوە مەسەی بینینەوەی کە جێ دڵخۆشی مەسەن دوێنێ لە شاری هەولێر کۆنفرانسێکی نێودەوڵەتێک لەسەر جینۆسایدکردنی کوردانی فەولی گرنگیەکی تاوای پێدرێت ئێمە لەگەڵەوەیانەوانیش بەشێکن لە نەتەوەی کورد بەس ئەکرێتە بامان شێوە بە هەمان شێوە بە هەمان سایل زیاتر کێکی لەسەر کە ئەنفال کرێت کە لە ناوچەی گەرمیانە ینی بۆ ئاور لە ناوچەی گەرمیان نەدرێتەوە بۆ ئاور لە ناوچەکانی تر نەدرێتەوە ئەبینی ئەم کەیسانە دابەش سەیرەکە خەریکە ئەکرێن بە لۆکاڵی دابەشەکرێن ئێمە کە ناتوانین لەسەر ئاستی ناوخۆی کاری لەسەر بکەین ناتوانین لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر بکەین و خاڵێکی تریش جەناب داماژت پێ کرد پێ زۆرم پێخۆش بێکێ لە ڕێکارەکانی ناسانی تاوانی جینۆسای مەسەن کارە هونەرەکانە میدیا جیانەکان ئێمە کاری لەسەرکەین ئەوەی جێگای دڵخۆشیە یەکێک لەو کەیسانی کە ئیشی لەسەرەکرێت قەزەی فلیمەکەی دۆکۆمنتارەکەی تەیمورە کە هۆلیۆت قەڵدوایە فلیمێکی دۆکۆمنتاری لەسەر ئەنجام بدرێت و ماوەی ساڵێکە دەست کراوە بە نووسینەوەی ئامادەکاری کرا بۆ فلیمەکە بەس تا ئێستا نەچۆتە قۆناغی جێبەجێکردنەوە کە ئەکرێت هەم لە شاشە کەناڵە فەزایەکانی کوردی و هەم بیانەکان و لۆبی بۆ کەیسی ئەنفال و هەر کەیسەکانی تری جینۆسایت کە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێویستمان بۆیە کە لۆبی بۆ بکەین و بەم کەیسە بتوانین بیناسیێنین بە کەیسەوە بێکی لە باشترین ڕگاکان فلیمی دۆکۆمنتاریەوە ئەوەی جێگای دەستخۆشی هەر لە کەناڵی کورسات چەندین فلیمی دۆکۆمنتاری کراوە چەندین شایەت هەڵ بانکراوە گفتوگۆی لەسەر کراوە ئەم کارە دۆکۆمنتارانە کە کوردمانە گرنگترین ئەوەی بتوانین تەرجمەیەکەین بۆ سەر بە زمانە بیانەکان مامۆستا لەگەڵ ئەوەی کە هێشتا کەم و کورتی هەیە لە دیکۆمنتکردن ئەمە کاریگەری دروست دەکات لەسەر بەنێودەوڵەتیکردنی ئەم تاوانە
بەڵێ چونکی بەیانی تۆکێک لەو کارانی کاتێ لە کاری نێودەوڵەتی لەسەر بکەی بۆ نەسانیا پێویستی بە دۆکۆمنتە، پێویست بە بەڵگەیە، پێویست بە شایەت حاڵە. بەداخەوی من وەک باسم کە زۆرێک لە شایەت حاڵەکانمان وفاتیان کرد یاخود کۆچیان کردووە نەماوەشیانە یاخود لایەنێ خاڵێکی ترەوەی تۆ دۆکۆمنتە پێویست بە کاری دۆکۆمنت کارەکانە ئەوەی مەسەن کۆمەڵی دۆکۆمنتمان هەیە لە مۆنومنتی ئەنفال یاخود لە مۆنومنتەکانی تر یاخود لە دادگای باڵای تاوانەکانی عێراق تۆ پێویستە کرد بەمانەیە ئەم دۆکۆمنتانە تەرجمەکەی بیان خەیتە سەر زمانەکانی تر لە دادگایەک ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانم کەیسەمان توێ دادگای باڵای نێودەوڵەتی تۆ داوای دۆکۆمنت داوای شاهد داوای بەڵگەکانە لێکەن بەداخەوە تا ئەم ڕۆژ ئەوانەی کە کراوە لەسەر ئەتوانم ئاستی لۆکاڵی کراوە لەسەر ئاستی حکوومەت نییەوە ئەم کەیساتوانم بڵێم کەیسێکی تا ئەمڕۆ بەداخەوە لە عێراق کەیسێکی هەتیوە کارێکی ئەو توی لەسەر نەکراوە چەند ئێمە ئەندامی پەرلەمانمان هەیە شەراکەتێکی باشمان هەیە لە حکوومەتی دروستبووی عێراق ئومێ دەکەم لەم شاشەی لەم سەکۆی جەنابتان لە شاشەی کەناڵی کورسات کە لە 35 ساڵیە یادەی قۆناغی چواری ئەنفال و تاوانی جینۆسایدی ئەنفال لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەجددی بێنە سەرخەت ئاور لە کەسوکاری قوربانیان بدەنەوە ناکرێت دوای 35 ساڵ هێشتان کەسوکاری قوربانیان و شەیدان و ئەنفالکراون لە مەعاناتە سەرەتایەکانی ژیانە بن لە چاوەڕێی موچە و پێداویستی تەندروستی و کۆمەڵێکە ژیانی سەرەتایە بن خزمەتگوزاری سەرەتایە بن وەڕەکەین کاری جددی و باشتر کرێ لەسەری. بەڵێ زۆر سپاس بۆڕم کردەوە کارمەوەستا سپاس بۆ هەژار و شار پسپۆری جونۆساید و مامۆستای زانکۆ دووبارە سپاس بۆ بەڕێستان.